بابەتی ڕۆشتین پامپێ لە پاریس سەن ژەرمان و هەوڵەکانی ڕیال مەدرید بۆ بەدەستهێنانی یاریزانە کاریگەریانە فەرەنسیەکەی نیگەران کردو. بۆ یەکەم جاریش بەڕێبەری وەرزشی پاریس لە چاوپێکەوتنێکدا بە فەرمی باس لە هەوڵەکانی ڕۆشتین پامپێ لایەنەکەیان دەکات. لەم راپۆرتەدا بینەری دوایین گۆڕانکارەکان بن. یانەی پاریس سان ژەرمانی فەڕەنسی بۆ یەکەم جار بە فەرمی پشتڕاستی هەوڵەکانی ڕیاڵی بۆ گواستنەوەی کیلیان مباپێ کردەوە. لیۆناردۆ ئاراخۆی بەرازیلی و بەڕێوەبەری وەرزشی پاریس سان ژەرمان لە گفتوگۆیەکدا لەگەڵ تۆڕی RMC فەڕەنسی ڕایگەیاند بەڵێ ڕیاڵ گرێبەستی بۆ گواستنەوەی مباپێ پێشکەش کردوین و مباپێش ئارەزووی ڕۆیشتن دەکات. گەرچی گۆڕینی بەرنامە و پلانەکانمان قورسا، بەڵام ئەگەر مباپێ بیەوێت بڕوات ئێمە هیچ ڕێگرێکی لێ ناکەین، بەڵام دەبێت بە پێی دۆخ و مەرجەکانی ئێمە بڕوات. ئەمە ئەو شتەیە کە هەمیشە وتومانە. لیۆناردۆ راپۆرتی ڕۆژنامەکانی ڕەت کردەوە کە باسییان لە ناکۆکی نێوان ناسر خلێفی سەرۆک و لیۆناردۆ دەکرد و وتی ئەو راپۆرتانە ڕاستین کە من لەگەڵ ئەوە بم مباپێ بفرۆشین و سەرۆک لەگەڵ ئەوە بێت بمێنێتەوە. ئێمە هەردووکمان یەک تیمین و بەرگری لە یانەکەمان دەکەین. ئامانجی ئێمە درێژکردنەوەی گرێبەستی مباپێیە، بەڵام ئەگەر ئەو دەیەوێت بڕوات ئەوە دەبێت بەپێی بەرنامە و پلانی ئێمە بێت، نەک تەنها خواستی یاریزانەکە. لەسەر هەوڵەکانیان بۆ درێژکردنەوەی گرێبەستەکەی مباپێ لیۆناردۆ وتی ئێمە لە ماوەی ڕابردوودا دوو گرێبەستمان پێشکەشی مباپێ کردووە کە یەکیان لە ئاستی گرێبەستەکانی میسی و نەیماردا بووە و یەکێکی دیکەشیان لەوان بەرزتر بووە لە پێناو ئەوەی کە یاریزانەکە لە یانەکەمان بهێڵێنەوە. سەبارەت بە گفتوگۆ لەگەڵ مێرەنگی لیۆناردۆ جەختی لەوە کردەوە کە هیچ نیازێکیان بۆ گفتوگۆ لەگەڵ ڕیال مەدرید نییە، بەڵام دوکات بۆ کۆتاییاتنی بازاری گواستنەوەی هاوینەی یاریزانان سیوێکی ئابە و ئەوان نایەڵن بە کەمتر لەو پارەی کە داوای دەکەن مباپێ بڕوات. ئەمەش تاکە ڕێگایە بۆ ڕۆشتنی ئەو یاریزانە. بەڕێوەبەری وەرزشی پاریس سان ژەرمان وتیشی ئامانجی ئێمە ئەوە بوو بۆ مباپێ بسەلمێنین کە یەکێکە لە یاریزانە گرنگەکانی پرۆژەکەمان، بەڵام لەسەر و پرۆژەکەەوە نییە. بیریشمان لا کڕینی هیچ یاریزانێک بۆ شوێنی مباپێ نەکردوێتەوە و بەبیرماندا نەهاتووە کە ئەو یاریزانە یانە و تیمەکەمان جێبهێڵێت. بەڕێوەبەری وەرزشی پاریس هێرشی توندی کردا سەریانە مەدریدیەکەەوە ئاماژەی بەوە کرد پێیان وایە ئەمە استراتیژی ڕیاڵە کە گرێبەستێک بنێرن و دواتر ڕەت بکرێتەوە و پاشان وەرزێک چاوەڕێ بکەن تا ببێ بەرامبەر یاریزانەکە بگواستنەوە ڕیزەکانیان. ئەگینا بۆچی یەک وەرز بەر لا کۆتای هاتنی گرێبەستەکە و حەوت ڕۆژ بەر لا کۆتای هاتنی بازاری گواستنەوەی یاریزانان گرێبەست دەنێرن. لەسەر وەڵامدانەوەی گرێبەستەکەی ڕیاڵ لیۆناردۆ ئاماژەی بۆ کرد ئەوان پێشتر بە شێوەی زارەکیان پێشنیاریان ڕەت کردوتەوە، بەڵام ڕێگریان لا ڕۆشنی مباپێ نەکردووە. یاریزانێک بێوێت کاریزەکان یانەکەیان جێبهێڵێت، ڕەوشی کاری ئەوانش زۆر ڕوونە لەگەڵیدا. ئەوان هەوڵ دەدەن کە بەهێز بن و ڕێگە نادەن هیچ کەس تیمەکەیان وێران بکات. ئەو نرخەی کە ڕیال مەدرید بۆ دەستبەردار بوون لا مباپێ پێشکەشی کردووە زۆر لە بەهای ئەو یاریزانە کەمترە، لەبەر ئەوەی ئەوان هێشتا بڕێک لەو پارەی کە مباپێیان لە مۆناکۆ پێگواستوتەوە لە 2017 قەرزارن. وتیشی ناتوانێت پشڕاستی نرخی پێشنیارکراوی ڕیال بکاتەوە، بەڵام نزیکە و ئەمە ئەو شتەیە کە ئەوان لە ڕیال مەدریدیان ناوێت و پێیان خۆش نییە لیان ببینن. گەرچی لیۆناردۆ ئەو بڕەپارەی ئاشکرا نەکرد کە پاریس بۆ دەستبەردامون لە مباپێ داوای دەکات، بەڵام ڕۆژنامەی لیکیپی فەڕەنسی ئاشکرای کرد یعنی پاریس سان ژەرمان ئەگەر بزان یاریزانەکە پێداگری لەسەر ڕۆشتن دەکات ئەوە ئامادەن بە 200 ملیۆن یۆرۆ لەم هاوینەدا لە بەرژەوەندی ڕیال مەدرید دەستبەرداری ببن. ئەم هەواڵانە لە کاتێکدایە ڕۆژی سێشەمە یانەی ڕیال مەدرید یەکەم ئۆفەری فەرمی خۆی بە بڕی 160 ملیۆن یۆرۆ پێشکەش بە یانە پاریسیەکە کرد تا ئەوەی مباپێ بۆ ڕیزەکانی بگوازێتەوە، بەڵام یانە فەڕەنسیەکە ئۆفەری یانە مەدریدەکەی ڕەت کردەوە. هاوکات هەرێکە لە ڕۆژنامەکانی فەڕەنسا و ئیسپانیا زانیاری دژبەیەک بڵاو دەکەنەوە. ڕۆژنامەکانی فەڕەنسا جەخت لە ئامانەوەی مباپێ بەلای کەمەوە بۆ ئەم وەرزە دەکەنەوە و ڕۆژنامەکانی ئیسپانیاش بەتایبەت مەدریدیەکان باز لە هاتنی مباپێ بۆ ڕیزەکانی مێرەنگی دەکەن و پێیان وایە لە مێرکاتۆی ئەم هاوینەدا گرێبەستەکە ڕوودەدات.